دقت بن يكم كلمة بانك بالله دەست پێەکە. آخر كلمة بانك لا إله إلا الله بالله کۆتایی دێ. يعني بالله دەست پێەکە باللهش کۆتایی دێ. يعني ئەم ئیشە بەس بۆ خوایە، بەسی خوایە، نابێ کەسی تر تەدەخولی تیا بکە. محەممەدیش کە لەو بەینەیە هەیە و ناوی هاتووە ئەشهەدو ئەنە محەممەدەن چی ڕەسوول الله، شایەتی دەم کە محەممەدیش ئەم پەیامی بۆ ئێمێناوە، پەیامبەری خوایە. واتە محەممەد بۆ خۆی کە ڕەفعی زیکرەکەی کراوە، کە ناوەکەی بەرز کراوەتەوە بە ناوی خوای گەورەوە جوانە. ئەژا محەممەد بۆ خۆی وەکو محەممەد ڕێز و حورمەت و قەدر و ئەوەی پێدراوە لە پای و لە شەئن بە ڕەسوول اللهکەیەوەیەتی، نەک بە شەخسی خۆیەوە. نەک هەر ئەوەندەی بانک بە ئەڵڵا دەست پێ ئەکات و بە ئەڵڵاش کۆتایی دێ. سبحان الله، بانک بە ئەڵڵا دەست پێ ئەکات و نوێژیش بە ئەڵڵا کۆتایی دێ. کە سەلامە دیتەوەڵی السلام عليكم ورحمة الله، السلام عليكم ورحمة الله، ئەگەوتێ وبركاته دیسانەوە هائی ئەخیر کە زەمیرێک کە دیسان بۆ ئەڵڵا ئاگەڕێتەوە. واتە دیسانەوە نوێژیش بە ئەڵڵا دەست پێکە، بانگیش بە ئەڵڵا دەست پێکە و بە ئەڵڵاش کۆتایی دێ. بۆیە لە کاتێکا مناڵ لە دایکە بێ یەکەم شتێکە ئەیدین بەگوێیە بانگە، ئەڵین الله ئەکبەر الله ئەکبەر، بۆ ئەوەی کە ئەم بانگە بێ منهەجی حەیات و لەسەری بڕوا و لەسەری بژی و لەسەری بێ.